پانێڵی پێکەوە ژیانی پێکاتە جیاوازەکانە لە هەڵەبجە. شارەزایان و پسپۆڕانی مێژوو باز لە پێکەوە ژیانی ئاشتیانی سەرجەم نەتەوەی پێکاتەکان دەکەن کە بە درێژایی مێژووی شارەکە لەگەڵ یەکدی ژیاون. آخر ئەو پێکاتانەی کە باسمان کرد پێکەوە ژیان مەسەلا بۆ نمونە بڵێن جوولەکەکان موسڵمان نەبوون، بەڵام سیانزە ماڵە و پاشەکانی جا موسڵمان بوون، کەچی ئەبینی بە پێی شەرع ژنیان لێ هێناون. ئێستش لە هەڵەبجا خەڵک ماوە دایکی جوولەکە بووە. ئەوە وای کردووە کە ینی شتێک نەبووە لێی دەربچن، بەس ئەوەندە دیاری بێت ژنیان پێ نەدراوە، بەس ژنیان لێ هێنراوە بە مەرجی ئەوەی شایەتمان بێن و مسلمان ببن. ئەو پێکاتەیە ئاوا هاتووە شەرعەکە وا دیاری کردووە بەدەستەوەنەوە، بەڵام گرنگەوەیە لە بینیانە هەبووە ژن و ژنخوازی هەبووە بە ڕێکوپێکی بردویانە بەڕێوە. بەپێی بەڵگە مێژوویەکان 2 سەدە لەمە پێش هەڵەبجە چەندین پێکاتەی جیاوازی لە مسلمان و کاکەی و جوولەکە و مەسیحی تێیدا ژیاوە. مامۆستایەکی زانکۆ ڕای جیاوازی دەربارەی پانێڵەکە هەیە و دەڵێت هیچ کێشە و گرفتێک لە نێوان نەتەوە جیاوازەکان ڕووی نەداوە. دەکرێت پانێڵەکان بە ئاراستەی فراوانکردنی شارستانی و گەورەبوونی شار و خزمەتگوزاری بەڕێوە بچێت و لەژێر ئەو چەترەی کە هەڵەبجەیە پێکاتەکان باشتر پێکەوە بژین. سەرنج و تێبینیم هەیە لەسەر ئەم جۆرە مناسبەتانە تۆ توانی ناوی کی لێ بنێ، بەڵام ناوی ئەوەی لێ نەنێی پێکەوە ژیان علاساس لێرە مەشاکی لە گرفتێک ئەوە هەیە تۆ هەوڵی سلمی بی، هەوڵی ئاشتەوایی بی، هەوڵی پێکەوە ژیان بی. نەخرێمە و گرفتانەمان نییە، گرفتی ئەوەمان هەیە چۆن بتوانین ئەم سەرمایە مەعریفی و فەرهەنگیانەی خۆمان کە هەمانە زیاتری بکەین، تەطویری پێ بکەین. ئەویش ئەوەیە حکومەت و خەڵک هاوکار و دەستبار بێ بۆەوەی کە ئەم بابەتانە مەجرای خۆیان وەربگرن و مجتمع بچێتە پێشترەوە. ئەدانزانی ئیژەنی کۆگەیەنەوەتم لە ماسە خەڵک و عەبابێ لێنێ هەر پێوەرە ژیێنی و پێوەرە هاتوو شە شابیان و هەر پێوەرە ژیێنی و پێوەرە هینی شابیان تێکەڵاوی شابیان قینیشە کەس قینی نامێنێ کەسی کەس دژمناتی شەریشان نەبیێن، نەشەنی هاواریە نەشەنی ئەهل و جولێکە کاواچمی کەس هەستش نەکەڕان پاسێ ئەتە هۆرامیش هەر شەنی کورداح تێکەڵاوی ما بیان گر ژەنخوازی با تێکەڵ بیان. یەکێک لە سیما جوان و تایبەتمەندیە گەشاوەکەی هەڵەبجە ئەوەیە تاکو ئێستاش ئەو پێکەوە ژیانەیە کە لە کوچە و کۆڵانەکانیدا ڕەنگی داوەتەوە. ئامانجی سەرەکیش لە پانێڵەکە ئاشناکردنی نەوەی نوێیە بە مێژووی گەلی کورد بەگشتی و هەڵەبجە بە تایبەتی لە بواری پێکەوە ژیان یاشتیانە لە نێوان پێگاتە و نەتەوە جیاوازەکاندا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.